پاشەڕۆ پزیشکیەکان لە بڕدا کەم و لە جۆردا ترسناک هەر پاشماوەیەکی دەرچوو لە دامەزراوەیەکی چارەسەرکردنی پزیشکی وەک نەخۆشخانە و تاقیگە و نۆرینگە پزیشکیەکان پێیان دەوترێت پاشەڕۆی پزیشکی کە پێک دێت لە دەرمان، گیراوە، سرنج، پلاستەر، مادەی وێنەگرتن و مادە تاقیگەیەکان، هەروەها پاشماوە و مادەکانی دوای ئەنجامتانی نەشتەرگەری. جۆرەکانی ئەم پاشماوانە هەتا زۆرتر بن، جیاکردنەوە و کۆکردنەوە و کۆگاکردن و گواستنەوەیان قورستر دەبێت. تەنها لە ناوەندی پارێزگای سلێمانی مانگانە 50 بۆ 60 تەن پاشەڕۆی پزیشکی کۆ دەکرێتەوە. لە کۆی ئەم بڕە 15 تەنی هی نەخۆشخانە تایبەتەکانە. بۆ کۆکردنەوەی هەر کیلۆیەک لەو پاشەڕۆیانە حکومەت بڕی 2000 دینار لە نەخۆشخانە تایبەتەکان وەردەگرێت. ئەگەر حکومەت مانگانە تەنها 15 تەن لە پاشەڕۆی پزیشکی نەخۆشخانە تایبەتەکان کۆ بکاتەوە و بۆ هەر کیلۆیەک 2000 دینار وەربگرێت، ئەوە مانگانە 15000 کیلۆ دەکات کە داهاتەکەی بۆ حکومەت دەکاتە 30 ملیۆن دینار. تیمەکانی تەندروستی سلێمانی پاشەڕۆ پزیشکیەکان کۆ دەکەنەوە. لە ڕابردوودا پاشەڕۆکانیان لە ڕێگەی 6 سوتێنەرەوە دەسووتاند، بەڵام لە ئێستادا ئەم سوتێنەرانە کار ناکەن و لەلایەن هەمان تیمەوە و بە ناوی چارەسەرکردنەوە لە ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی فڕێی دەدەن. پاش تێپەڕبوونی ماوەیەکی درێژ کە هەندێک جار درێژ دەبێتەوە بۆ زیاتر لە مانگێک لەلایەن ئامێر و تیمەکانی شارەوانیەوە خۆڵی بەسەردا دەکرێت یان بۆ هەتایە بەسەردانە پۆشراوی دەمێنێتەوە و مرۆڤ و گیان لەبەران دەبن بە بەرکەوتەی ئەو پاشەڕۆیانە. فڕێدانی پاشەڕۆ پزیشکیەکان کاریگەری خراپ لەسەر ڕەگەزە ژینگەکانی ئاوها و خاک دروست دەکات. ئەگەر بشت سووتێنرێت ئەوە دەبێتە هۆی بەرهەمێنانی دایۆکسین کە نزیکەی 75 مادەی کیمیایی لەخۆ دەگرێت. دیارترینە و مادانەش کلۆر و جیوەیە. پێویستە بۆ هەر جۆرێک لەو پاشەڕۆ پزیشکیانە چارەسەری گونجاو و دروست بگیرێتە بەر، نەک پەنا ببرێتە بەر فڕێدان و سووتاندن. چارەسەری گونجاو و نوێژ بریتیە لە خاوێنکردنەوەی هەڵمی ئۆتۆکلیف کە بە گەرمی و پاڵەپەستۆی هەڵم ئەو پاشماوانە چارەسەر دەکرێن و مادەی دایۆکسینی لێ دروست نابێت. لەم ڕێگەیەشەوە ئەم پاشماوانە مەترسیان نامێنێ لەسەر ژینگە و زیندەوەران و دەتوانرێت وەک هەر پاشماوەیەکی ئاسایی لێی ڕزگار ببین.